شاری سان فرانسیسکۆ کە پایتەختی نافەرمی تەکنەلۆژیای جیهانە بەم دواییانە بووە یەکەمین شار لە ئەمریکادا تەکنەلۆژیای ناسینەوەی ڕوخسار قەدەغە بکات ئەوەی لەلایەن پۆلیس و بەرپرسانی دیکەوە بەکاردەهێنرێت. لە ڕاستیدا پیادەکردنی لەلایەن پیاوانی جێبەجێکەرانی یاسا و هەروە ئاژانسەکانی دیکەی حکوومەتەوە کە بەهۆیەوە دەتوانن بە دواداچوونی جموجۆڵی هەموو تاکێ بکەن لە سەرانسەری شارەکەدا کاریگەری لەسەر چالاکی هاوڵاتیان دەبێت. ئەوەی لە یەکەمین گۆڕانکاری دەستوری داهاتووە سەبارەت بە پاراستنی چالاکی هاوڵاتیان، ئەمە ژمایی نیگەرانیە بۆ ئازادیەکانی سیڤیلی. چین تەکنەلۆژیای ناسینەوەی ڕوخساری پەیڕەو کردووە وەک بەشێک لە هەڵمەتی بەرفراوانی ئاسایشی نێوخۆ، تەنانەت لە هەندێک تەوالێتی گشتیشدا بەکاری دێنێت بۆ پێدانی دەستەسڕی تەوالێت. سۆفتوێری ناسینەوەی ڕوخسار شتێکی نوێ نییە، بەڵام لەم ساڵانەی دواییدا زیاتر بەکار دەهێنرێت. ئەم تەکنەلۆژیایە هەڵی لە ناسینەوەی 28 ئەندامی کنگرسی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکادا کرد. هەر بۆیە ئەم تەکنەلۆژیایە بە خراپی لەلایەن حکوومەتەوە بەکاردەهێنرێت. کۆمپانیای ئاپڵ ناسینەوەی ڕوخسار بەکاردێنێت وەک ئامڕازێک بۆ کردنەوەی ئایفۆنی نوێ. خاوەن سەهمەکانی ئامازۆن دەنگیاندا لەسەر گرتنەبەری دوو ڕێکار بۆ سنووردارکردنی بەکارهێنانی خۆی بۆ تەکنەلۆژیای ناسینەوەی ڕوخساری مرۆڤ، بەڵام هەردووکیان شکستیان هێنا. یاسادانەران لە واشنگتن هێشتا هەر کاریگەری ئەم تەکنەلۆژیایە لەسەر ئازادیەکانی سیڤیلی هەڵدەسەنگێنن. هاوکات ڕەخنەگران دەڵێن تەکنەلۆژیای ناسینەوەی ڕوخسار هەندێک جار هەڵە دەکات و زۆر جاریش سەرکەوتوو نابێت لە ناسینەوەی ڕوخساری خانمان یان کەسانی نەژادەکانی دیکە. بەلای کەم هەر نەبێت دەبێت کۆنگرێس بە شێوەیەکی کاتی بەکارهێنانی ئەم تەکنۆلۆژیایە لەلایەن پۆلیسەوە ڕاگرێت بەهۆی زیادەڕەوی تێداکردن و نەبوونی سەرپەرشتیکردن. هەروەها ناکامەڵی تەکنیکی هەڕەشەیەکی گەورە دروست دەکات بە تایبەتی بۆ ئەو کۆمەڵگانەی پەراوێزخراون. هەندێکی تر دەڵێن بەکارهێنانی ئەم تەکنەلۆژیایە سوودی بۆ کۆمەڵگەکان دەبێت. کۆمپانیای هانسن دەڵێت بەکارهێنانی تەکنەلۆژیای ناسینەوەی ڕوخسار و پێوەرەکانی دیکە وەک پەنجەمۆر یارمەتی خەڵکان دەدات لە جیهانی بەرەوڕسکانچوو ئەوانەی پێویستیان بە خۆراک و ئامێری پزیشکی یان شیری قوتووی منداڵان هەیە. هەر بۆیە قەدەغەکردنی ئەم تەکنەلۆژیایە لە سان فرانسیسکۆ ئێجگار توند ئامێزە. بەلای منەوە قەدەغەکردنەکە پێدەچێت هەنگاوێکی هەڵە بێت و پێویستی بە پێداچوونەوە هەبێت سەبارەت بەوەی کە چۆن ئەم تەکنەلۆژیایە بەکار بهێنرێت. بەڵام نهێشتنی ئەم جۆرە تەکنۆلۆژیایە وەک بایۆمەتری وەک ئەوەیە بڵێیت با خزمەتگوزاری ئینتەرنێت نەهێڵرێت چونکە بە خراپی بەکاردەهێنرێت. شارەکانی تری وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا تاوتوێی هەمان قەدەغەی هاوشێوەی شاری سان فرانسیسکۆ دەکەن. هاوکات کۆمپانیەکان و حکومەتان و هەروەها ڕێکخراوەکان بەکارهێنانی نوێ بۆ ئەم تەکنەلۆژیایە دەدۆزنەوە. ئەوەی ناڕوونە ئەوەیە کە ئایا یاسا و ڕێساکانی ئەم تەکنەلۆژیایە دەتوانێت شان بەشانی گەشەی ئەم تەکنەلۆژیایە هەنگاو بنێت؟